نەخۆشیە گوازراوە زایندیەکان بەگشتی و ئایدز بەتایبەت بە یەکێک لە نەخۆشیە مەترسیەکان لە دژی مرۆڤایەتی لەسەر ئاستی جیهان ئەژمار دەکرێت کە دەبێتە هۆی دابەزاندنی خانەسپیەکانی خوێن کە پێویستن بۆ لەش. پزیشکێکی هۆشیاری تەندروستی دەڵێت ساڵانە لە جیهاندا 1 ملیۆن هاوڵاتی تووشی نەخۆشی زایندیەکان دەبێت. طبعا نەخۆشە گوازراوەکان لە ڕێگەی زایندیەوە سێکێک لە نەخۆشە زۆر بەربڵاوەکان کە بە هۆکارێکی سەرسەختی مەترسی بۆ سەرژیانی مرۆڤ ئەژمارەکردن بە جۆرە ساڵانە 1 ملیۆن کە جیهاندا تووشی یەکێکیان زیاتر لەم نەخۆشیانە ئەبن و لەنێویشاندا نەخۆشی هەوکردنجگەری ڤایرۆسی جۆری بی و نەخۆشی ئەیدز کە ئێستا بەڕاستی بەپێی ئامارەکان لە عالەما بە ڕێژەیەکی زۆر بەربڵاوە و بەهۆی ئاسانکاری لە هاتوچۆ و تێکەڵاوبوونی خەڵکی ئێمە بە دەرەوە تەسەوورەکەین لە کوردستانی شاوردە و ئاماری نەخۆشە گوازراوەکان ڕێگەی زایندیەوە بەرهەڵکشان بڕوات بۆ ئەمە بەسە پێویستمان بە استراتیژێکی نیشتیمانیە بێت کە هەموو پێگاتەکانی کۆمەڵگە بەشدار بێتایە بۆ بەرەنگاربوونەوەی ئەم گرفتە جیهانیە کە بە جۆرە پارچەی لە جیهانە نەماوە ئەم نەخۆشی لەسەر تەشەنەی نەکردبێت. چالاکوانێکی کۆمەڵگەی مەدەنی دەڵێت پێویستە تاکەکانی هەرێمی کوردستان هۆشیاریان هەبێت و خۆیان بپارێزن لەو هۆکارانەی کە دەبێتە هۆی دروستبوونی ئەو نەخۆشیە. نەخۆشیە گوازراوانە لە ڕێگەی سێکسەوە ئامارێکی دەقیق نییە لە هەرێمی کوردستاندا، بەڵام ئێمە پێشوەختە بەهۆی کرانەوەی سلوورەکانمانەوە بەهۆی کرانەوەی دەوروبەرمانەوە زیاتر ئەم نەخۆشیانە ئەهێنرێت لە ڕێگەی مادە هۆشبەرەکانەوە و هەروەها بەهۆی ئەوەی کە کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی مسلمانە و کۆمەڵگەیەکە کە ناتوانانی زیاتر دەربڕی ئەم حاڵەتە نەخۆشیانە بێت جارێت ناتوانین زۆرتر ئامارێکی دەقیق وەرد هەبین. ئێمە ئاماجمان ئەوەیە کە خۆپارێزی بکەین پێشوەختە پێشەوەی خوا نەخواستە ئەم نەخۆشیە گوازراوانە بگەیتە ناو هەرێمەکەمان. لەگەڵ ئەوەی تا ئێستا ئامارێکی ڕوون نییە لە هەرێمی کوردستان لەسەر نەخۆشیە گوازراوە زایندیەکان بەتایبەت ئایدز، بەڵام پزیشکان هۆشیاری دەدەنە لایەنە پەیوەندیدارەکانی تەندروستی و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە تاکەکانی کۆمەڵگە ئاگادار بکەنەوە لە مەترسیەکانی ئەو نەخۆشیە، چونکە بربەزدانان بۆ نەخۆشیەکە زامنی کۆمەڵگەیەکی سەلامەت و تەندروستمان دەکات.